کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی ڕەمەزاندا بە کۆمەڵێک بەرنامەی بەپێز و ئامانجدار و سەرنجڕاکێش پێشەنگی میدیای هەرێمی کوردستان بوو. بەرنامەکانی تایبەت بە ڕەمەزان بوونە جێی سەرنجی خەڵک. هاوکات سۆشیال میدیای پەیامیش مەلیۆنان بینەری هەبووە و بەپێی هەڵسەنگاندنی کۆمپانیای مێتا سێیەم پڕبینەرترینە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بەرنامەی سی گەوهەر. خۆشەویستان و بینەرانی سی گەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان، ئەمڕۆ لە گەوهەری 24 هەموو ڕۆژی 24 مانگی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەتیەوەی ئازوو خۆشەویست گەیشتینەوە. پەیام بۆ مانگی ڕەمەزان بە ستۆدیۆیەکی ڕازاوە و سەرنجڕاکێش و بە بابەتی گرنگ و سوود بەخێش لە بەرنامەی سی گەوهەر ماڵەکانی هەرێمی کوردستانی ئاوەدان کردەوە. بەرنامەی سی گەوهەر ڕۆژانە لە دوو کاتی جیاوازدا پێشکەش دەکرا. ئێواران بۆ ماوەی دوو کاتژمێر بە بڕگەی خوێندنی قورئانی پیرۆز، میوانداری پزیشکانی پسپۆڕ، ئامادەکردنی خواردن خزمەتی بە بینەران دەکرد. شەوانەش کاتژمێر و نیوێک بە بابەتی عیرفانی و مناجات دڵەکانی ئاودەدا. سەدای زێڕین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بە جەمەدانی کوردیەوە لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستم مامۆستا محەممەد ئەلکوردی هاتووینەتەوە خزمەتان. بە دروشمی ڕەمەزان مانگی قورئانە، سەدای زێڕین یەکێکی دیکە بوو لە بەرنامە زێڕینەکانی کەناڵی پەیام تایبەت بە مانگی ڕەمەزان. ئامانجی بەرنامەکە زیاتر گرنگیدان بوو بە قورئانی پیرۆز و ئاشناکردنی بینەران بە قورئان خوێنانی بەهرەدار. سەدای زێڕین میوانداری قورئان خوێنە دەنگخۆش و بەناو بانگەکانی کوردستان و چەند وڵاتێکی دیکەی کرد. بەرنامەکە سنوورەکانی هەرێمی کوردستانی بڕی و لە هەر یەک لە وڵاتانی قەتار، ئیمارات، تورکیا، عێراق و ئێران چاوپێکەوتنی لەگەڵ قورئان خوێنانی دەنگ زوڵاڵ ئەنجامدا. بەرنامەی چریکە. وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. یەکێکی دیکە لە بەرنامە جوانەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەرنامەی چریکە بوو کە تێیدا نەوجەوانانی بەهرەمەند و دەنگخۆش لە بواری قورئان خوێندن بەسەر کرانەوە. ئامانجی بەرنامەکە هاندانی نەوجەوانان و بەهرەداران بوو بۆ زیاتر ئاشنابوون بە قورئانی پیرۆز. هەروەها بەرنامەکە چاوپێکەوتنی لەگەڵ خێزانی ئەو نەوجەوانانە ساز کرد و زیاتر هانیدان بۆ پەرەپێدانی توانای نەوجەوانان لە بواری قورئان خوێندندا. قوتابخانەی خێزان. خۆشحاڵم لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەیەوەی عزیز و خۆشەویست بە بەرنامەی قوتابخانەی خێزان بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی ڕەمەزاندا بایەخێکی گەورەی بە خێزان و لایەنی کۆمەڵایەتی خەڵکی کوردستاندا. لە کاتێکدا کەناڵەکانی دیکە بە پلان کار بۆ لێگەڵۆشانەوەی خێزان دەکەن، بەڵام پەیام وەک پیشەی هەمیشەیی بەردەوام کاری بۆ پاراستنی خێزان و بەها باڵاکان کردووە. لەو چوارچێوەیەشدا بەرنامەیەکی تایبەتی بە ناوی قوتابخانەی خێزان خستە بەردیدی بینەرانی. لە قوتابخانەی خێزان تیشک خرایە سەر خێزانە نمونەیی و سەرکەوتووەکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان. لە بەرنامەکەدا ئەوە نیشانی بینەراندرا تەبایی بناغەی ئاسوودەی خێزان و کۆمەڵگەیە و دەبێت هەمووان بیپارێزن، چونکە لێکترازانی خێزان سەردەکێشێت بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و تاوانی جۆرا و جۆری لێ دەکەوێتەوە. ختمی قورئان.
وله من في السماوات والأرض ومن عنده لا يستكبرون عن عبادته ولا يستحسرون يسبحون الليل والنهار لا يفترون. یەکێکی دیکە لە کارەکانی پەیام گرنگیدان بە قورئان و ختمی قورئانی پیرۆز بوو لە مانگی ڕەمەزاندا. بەرنامەکە ڕۆژانە کاتژمێر 3 پاش نیوەڕۆ پێشکەش دەکرا و بە دەنگی چەند قورئان خوێنێکی ناوازە ختمی قورئانیان پێشکەش بە بینەران دەکرد. سۆشیال میدیای پەیام سۆشیال میدیای پەیام یەکێکە لە تۆڕە کۆمەڵایەتیە کاریگەرەکان و بە ملیۆنان بینەری هەبووە. لە مانگی ڕەمەزاندا سۆشیال میدیای پەیام بایەخێکی تایبەتی بەو مانگە پیرۆزەدا و چەندین کورتە ڤیدۆیی ملیۆنان بینەریان تێپەڕاند. بە پێی ڕیزبەندی فەیسبوک بۆ پەیجی کەناڵەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان، پەیجی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک 3مین پڕبینەرترینە.